سڵاتان لەبێت بینەرانی وێزگە نیوز مانگی پیرۆزی ڕەمەزان لە سەرجەم مسلمانانی جیهان پیرۆز بێت بە هیوای ئەوەین سەرسفرە خوانی هەموو ماڵێک ڕازاوە بێت بەرنامەی مایەک تایبەتتر لە مانگە پیرۆزەدا لەگەڵ ئێوەی خۆشەویست ئەبین بۆ ئەم ڕۆژ میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئومێد باوەمەردەیمان کردووە مامۆستا زۆر بەخێر بیت. سوپاستان دەکەم دەستخۆشیم هەیە بۆ جەنابتان یاخوا سەرکەوتوو بن. مامۆستا سەرەتا ئەمەوێ بەوە دەست پێ بکەم پێناسەیەکی مانگی ڕەمەزانی پیرۆزمان بۆ بکەیت یاخود باسێکی مانگی ڕەمەزانی پیرۆزمان بۆ بکەیت. مانگی ڕەمەزانی پیرۆز لە 12 مانگدا مانگێکیان بریتێ لە مانگی ڕەمەزانی پیرۆز کە لەو مانگەدا خوای پەروەردگار ڕۆژووی لەسەر موسڵمانان بەگشتی واجب کردووە واتە موسڵمانان بە ڕۆژ بە ڕۆژوو دەبن و بە شەویش لە مزگەوتەکاندا نوێژی تەراویح دەکەن. ئەم ڕۆژ و عیبادەتە کە یەکێکە لە پایەکانی ئیسلام بۆ ئەوەی مرۆڤ لە تاوان پاک بێتەوە و خۆشەویستی خوای پەروەردگار لە ناخ و دڵ و دەرووندا دروست بێت. ئەمانەوێ بپرسین پێویستە لە مانگی ڕەمەزانە چی بکرێت؟ پێویستە موسڵمانان بەگشتی کە فەلسەفەی ڕۆژوش ئەوەیە ئاگامان لە هەژاران بێت. ئێمەی موسڵمان تەنها ژەمێک بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار خۆمان لە خواردن و خواردنەوە دەگرینەوە. کۆمەڵە هەژارێک لە کۆمەڵگەی ئێمەدا کە چەساونەتەوە کە مافخورا و بەشخوراون پێمان ئەڵێ ئەوان بەردەوام ژیانیان لە مەترسیدایە لەبەرە فەلسەفەی ڕۆژوو یەکەمیان بریتیە لە بیربوونی هەژاران و گۆڕینی ژیانیان بۆیە کە لە دوایشدا زەکاتی سەرفترەمان هەیە یا دەرکردنی زەکات لە مانگی ڕەمەزانە بۆکو چارەسەرێکی بنەڕەتی بۆ هەژاران و ڕۆژوو فێرمان ئەکات کە ئێمە ئارامگر و لەسەرخۆ بین لە مانگی ڕەمەزاندا ئەم مانگە دەورەیەکە و مانگی ڕەمەزان بریتیە لەو مانگی کە مرۆڤ بەخۆیان ئەچێتەوە ئەگەر لە مانکانی تردا خواپەرستی و عیبادەتی کەمتر بوو بێت ئەگەر مرۆڤێکی تەندروست باش بێت دەتوانێت لەم مانگەدا خواپەرستی و تەراویح و قورئان و ذکر و چاکە و خێری زۆر ئەنجام بات. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. خوای پەروەردگار پیرۆزی و گەورەی مانگی ڕەمەزان باز ئەفەرمێ کە مانگێکە قورئانی پیرۆزی تیان نازڵ بووە کە مانگێکە خوای پەروەردگار لە بەندەکانی خۆی خۆش ئەبێ ئەم مانگی ڕەمەزانە وەکو ڕەحمەتێک وەکو خەڵاتێک بۆ پێغەمبەر و ئومەتی پێغەمبەری سەروەرمانە صلی الله عليه وسلم. کۆمەڵی ئەرک هەیە کە لە مانگی ڕەمەزانە ئەبێ بکرێت باسی هەنێک لەو ئەرکانەمان بۆ بکەیت. ئەرکەکانی مانگی ڕەمەزان چین؟ یەکەم ئینسانی مسلمان کە بە ڕۆژوو ئەبێ پێویستە ئەم ڕۆژوبوونە وای لێ بکاوکو ئەرکێکی ئینسانی ڕۆژەوان تووڕە نەبێت کەسێک بێ هەڵمەچێت ئەگەر کەسێک ویستی لێی تووڕە بێ یاخود نەخواستە جوێنی پێبا بڵێ ئینی سائیم واتە من بە ڕۆژوم چونکە ئینسانی بە ڕۆژوو نابێ بە کردداری بە گفتاری بە هیچ شێوازێک ئەزێت و ئازاری هیچ مرۆڤێکی تربات و هیچ گیان لەبەرێک با بەڵکو ڕۆژۆکە وای لێ بکە کەسێکی ڕووخۆش کەسێکی بەسوود کەسێکی لێبوردا کەسێکی گونجاوێ لە کۆمەلگادا بەگشتی. مامۆستا من ئەمەوێت باسی یەکێک لە ئەرکەکان کە ڕوونکردنەوەمان بۆ بێ ئەویش نوێژی تەراویحە. نوێژی تەراویح دوو ڕاهەیە یاخود دوو بیر و بۆچوون هەیە هەنێکیان ئەڵێن کە لە کۆنەوە 20 ڕکات بووە بەڵام لە ئێستاە ئەڵەن 8 ڕکاتەوە و سێی وەتر ڕوونکردنەوەمان بۆ بێت کامیانە. نوێژی تەراویح پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم لە ژیانی پڕ بەرەکەتیا تەنها 3 ڕۆژ واتە 3 شەو لە مزگەوتا کردی شەوی چوارەم تەشریفی ناتۆ فەرمی بۆ ئەوەی نەزان و واجبە لەسەرتان واتە حکومەکەی سونەتێکی موئەکەدەیە خێرێکی گەورەیە لە سەردەمی پڕبەرەکەتی ئیمامی عومەردا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بینی کۆمەڵ مسلمانان نوێژەکەن تەراویح فەرمی نە نوێژی تەراویح بە جەماعەت کرێ و شتێکی باشی دانا کە بەڕاستی پێشەوە عومەر کردی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەردوو ڕەعەکە بە قووەت ئەتوانی 20 بکەیت سێویتر ئەشتوانی 8 بکەیت و سێویتر هیچ کێشەیەکی تیان نییە. ئەمە هەر لەسەر نوێژی تەراویح زیاتر پرسیار بکەم ئەویش ئەوەیە نوێژی تەراویح و لەگەڵ نوێژی شەو نوێژ جیاوازیان چییە؟ بەڵێ خۆی لە ئەنجامدانی نوێژەکەدا تەراویح لە سەرەتا دوای نوێژ عیشا دەست پێەکە بەڵام شەو نوێژ باشتر وایە لە دوای سێکی شەوە بکرێت ئەتوانی بڵێن تەهەجود بە بۆچوونی من تەراویح بری شەو نوێژ ئەەکەی بەڵام شەو نوێژکەی چاکترە والله ئەعلەم چکا شەو نوێژەکە ئەجر و پاداشتی زۆرترە ئینسانی مسلمان ئەتوانێت لە مزگەوت تەراویح ئەکا دوای تەراویح پاشێو کە هەسا بۆ پاشێنی سەعات پێشەوە چەند کەعاتێ شەو نوێژ بکە چونکە شەو نوێژ خێر و بەرەکەتی زۆرە دوای ئەنجامدانی نوێژە فەرزەکان گەورەترین پیرۆستترین نوێژ بریتیە لە نوێژی شەو نوێژ. مامۆستا لە نوێژی تەراویحدا لە بینی هەر 4 ڕکاتێک لە زۆربەی مزگەوتەکان لە بینی هەر 4 ڕکاتێک کۆمەڵی زیکر ئەکرێت ئایا ئەم زیکرە سونەتە یاخود فەرزە؟
ئەسڵی ئەم زکرانە کە ئەکرێت لە سەدەمی بەرپەرەکەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەکرا، لە سەدەمی ئیمامی عومەریشدا نەکراوە، بەڵام شتێکی زۆر باشە بۆی ئیسلاحات کرێ بە پێی مزگەوتەکە ئەگە خەڵکەکە توانای هەبوو با بکرێ، ئەگە خەڵکەش ویستیان وا بوو پەلە بێ احتیاجێ نەشکرێ، بەڵام بکرێ شتێکی باشە عولەما فەرمیانە سنەتە. چ ڕۆژێک ڕۆژوگرتن تیای حرامە؟ یەکەم یۆم شک واتە ڕۆژی ئایا ڕەمەزانیان ڕەمەزانی و حرامە، دووهەم سێ ڕۆژەی جەژنی قوربان، چوارهەم جەژنی ڕەمەزان. ئەم پێنج ڕۆژە لە ئیسلامدا ڕۆژ و تیایدا حرامە. ئەم پرسیارە بۆ ئاراستەیە بەرم ئەرکی مامۆستایانی ئاینی لە ڕەمەزاندا چییە و دەبێت چی بکەن؟ ئایا وەکو پێویست کار و چالاکیان هەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا یاخود بەسەرکردنەوەی ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاریە ئەرکی مامۆستایان لە ئێستاە چۆن ئەیبینی و پێویستە چیان بۆ بکرێ؟ مامۆستای ئاینی ئەرکەکەی زۆر قورسە، هەم لە مزگەوتە ئەبێ پێشنوێژی بۆ 5 فەرز نوێژ بکات، تەراویح بکات، ینی ڕێخستنی ئیدارەی مزگەوتکە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کۆمەڵی نوێژخوێنی بەڕێز و گەنج و مناڵ ڕۆکە لە مزگەوت ئەبێ ئارامگرتنی هەبێ، بتوانێت پاک و خاوێنی، بتوانێت کۆنتترۆلی مزگەوت بکات لە ڕووی کاروباری ئیداریەوە لە ڕووی کێشە دروست نەبێ. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم زۆرجار هەژارێکی زۆر ڕوو لە ئێمە ئەنێن کە گوای ئەگەر خێرێ بوو زەکاتێ بوو چاومانیان بێ، ئەوەش ئەرکێکی تری پیرۆزی مامۆستایانی ئاینیە کە ئێمە هەژارێک دراوسێمانە بێ یا خێرخوازەکە بنێنیان خۆمان وەدی بگرین ببین بۆ ئەو هەژارە تە زەکاتێکە سەدەقەیەکە خواردنێکە کە بەڕاستی من گلەی لە حکوومەت ئەەکەم حەقە حکوومەت هێرێم لەم کاتەدا بە تایبەتی مانگی ڕەمەزان خواردن با بەسەر هەژاراندا لە کۆمەڵگەیمە کۆمەڵێکی زۆر هەژار و داما و برسی هەیە و بەڕاستی ئەوانەیە کە خاوەن کۆمپانیان ئەگەر حکوومەتیش توانای نییە خێر و بەرەکەتی ئەم وڵاتان هەیە، شەریکاتی گەوریان هەیە، ئەو شەریکاتان داهاتیان زۆرە با ئاوڕێک بنەوە بەلای هەژارانە وەک ئەرکێکی ئاینی و نیشتیمانی، چکە هەژارانش لە کۆمەڵگەی ئێمەدا نابێت لە بیریانکەین ژیانیان لە مەترسیە، هەیە نەخۆشە، هەیە کرێچیە، هەیە بێکاسبکارە، هەیە هەتی و بێباوکە. بەڕاستی ئێمە واجبمانە ئێمەش و خاوەن کۆمپانیەکان هەندێکیشیان هەیە الحەمدولillah هەندێکی کەم خێرخوازن، بەڵام زۆرینانەکو پێویست نین، چونکە بەڕاستی کۆمەڵگەی ئێمە پێویستیان بە هاوکاری زیاترە لەم کاتەدا کە وڵاتەکەمان زۆر جار موچە دوا ئەکەوێ و هەلی کارکەمە و دامەزراندن نییە، ئەمانە خەڵکی بەڕاستی لە بارێکی خراپی ئابووریدا دەژین. ئێمە لە ناو خەڵکین حەز بە معاناتی خەڵکەکەین. بەڕێستان پێتان وایە مامۆستای ئاینی وەک خۆی ئەرکەکانی لە مانگی ڕەمەزانە بەجێگەیاندووە؟ الحەمدولillah زۆربەی زۆری مامۆستایانمان توانیویانە سەدان ماڵی هەژار هاوکاری بکەن لە ڕێی خێرخوازانەوە و الحەمدولillah مزگەوتەکان کراوەتەوە و ئێمە بەردەوام لە خزمەتی میلەتی خۆمانین، ئێمە خزمەکارین لە ڕووی ئاینی کۆمەڵایەتیەوە هەر کاروبارێک بێمە بسوێن خۆمان بە خزمەکارە زانی و ئەرک و واجبی ئێمە خزمەتکردنی هەموو کۆمەلگایە بەبێ جیاوازی. ئامۆژگاری و دوا و تێبەڕستان چییە؟ پێغەمبەری سەروەرمان سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ زۆر مسلمانان هەڵ ئەنێ بۆ ئەوەی کە ئاگامان لە هەژاران بێ. لە فەرمودەیەکی دروستدا دەفەرمێ ئەو کەسەی یارمەتی ماڵێکی هەتی و بات وەکو ئەوە وایە تا بەیانی شەونێژی کردبێ و بە ڕۆژی جیهادی کردبێ، ئەوەنە پاداشی گەورەی. لە فەرمودەیەکی ترا فەرمێ ئەو کەسەی یارمەتی هەتی و با وەک ئەم دوو پەنجە ڕەفیقی منە لە بەهەشتا. یعنی بەڕاستی خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت من ذا الذي يقرض الله قرضا حسنا. ئەوە چییە قەرزایە بەخوا؟ یعنی ئینسان کە کاتێک خێرێک ئەکا یەکەم دەرونیان خۆی زۆر ئاسوودە ئەبێ، خێزان و خانەوادەیەک ئاسوودە ئەکا، خوای پەروەردگاریش ئەو ماڵ و سەرەوت و سامانەی هەیەتی بەرەکەتی تێخات. بە دوعای ئەو هەژارش خوای گەورە ئینشاءڵڵا لە نەخۆشی و ناخۆشی بە دوورێکاتەوە. داوام لە هەموو خێرخوازان سەرمایەدارانی ئەم وڵاتە هەیە ئاگایەکی زۆر جدیان لێ نەک سەبەتێکی خواردن، بە هاوکاریەک بێ، چەند وەرەقەیەک بێ، چەند سەد هەزارێک بێ بۆ ئەوە یان بتوان بەردەوام هەلی کار بدۆزینەوە. لەبەر ئەم هەژارانە لە کۆمەلگە ئێمە داماون، چکە کۆمەڵی هەژاری زۆر هەیە هیچ کاروبارێکیان نییە، کرێچین یان نەخۆشیان هەیە یا بێ باوک و بێکاسبکارن یا هیچ موچەیەکیان نیە، هەوڵ بن موچەیەکیان بۆ بڕێتەوە، هەوڵ بن هەلی کاریان بۆ بدۆزینەوە، چونکە ئێمە بمانێ نەمانێ بەڕاستی ئەرکی حکوومەت و هەموو شەریکەکانە کە بەجددی هیچ بکەین بۆ ئەوەی کە هەژاری نەمێنێت، چکە هەژاری دێوەزمەیەکی خراپە لە کۆمەلگادا. هەموو لایەکمان هەوڵ بین کۆشش بکەین بۆ ئەوەی کە ئەم هەژاری نیسبەتەکەی دابەزین و کەم بکەینەوە. بەڕاستی خوای پەروەردگار لەگەڵ ئەوەدا ئێمە خێر و چاکە بکەین. نمونە بە ئاەتێک گەێنێتەوە لە قورئانی پیرۆز خوای پەروەردگار دەفەرمێت نمونەی ئەو کەسەی خێرەکە و کوای دەنکە گەرمێک تۆ بکات حەوت گوڵ بکە، هەر گوڵەی 100 دەنکی پێوانی 700 والله یضاعف و خوای گەورە لەوەش زیاتر زیعەکە بۆ خێرکردن بۆ چاکەکردن، چونکە بەڕاستی خێرکردن زۆر گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. یەکێک لەو کۆمەڵەی کە لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگار لە قیامەت کەسێکە خێرەکە بە نهێنی
بە شێوەی خێرەکە کەەوە دەستی ڕاستی بیکە دەستی چەپی نازانێ بۆیە دام لە هەموو خێرخوازان و سەرمایهدارانن لەم مانگەدا نەک هەر زەکاتی ماڵەکانیان دەرکەن بەڵکو بەشێکیش کە خوای گەورە نازوحمەتی زۆری پێبەخشیون ئاگیان لە هەژار و داماوانی کۆمەلگا بێ ئەوانیش هاوڵاتین هاونیشتمانی مسلمانن خوشک و برای ئێمە لە لەگەڵ نەتەوەکە ئێمەدا دەژین. دەست خۆش بێ مامۆستا بۆ ئەم دەرفەتە ماندوومان کردی دووبارە بە خێر بیت. ئێمە زۆر سپاسی جەنابتانەکەین یا ڕەبی هەمیشە سەرکەوتوو بن داواکارم لە خوای پەروەردگارمانی ڕەمەزان کاتە هۆی لێخۆشبوونمان بێتە هۆی ئاشتی و برایەتی و پێکۆژیانمان. زۆر سپاس دووبارە بە خێر بیت بینەران تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.